ئەگەرچی دکتۆر ئەنتۆنیۆ فاوچی لە ساڵی 2020 لە گۆڤاری تایمدا کارکتەری کەسایەتی ساڵ نەبوو، بەڵام هونەرمەندی شاری نیویۆرک تیم ئۆکامۆرای بەم شێوەیە وێنەی فاوچی کێشا لەم ساڵەدا کە ڤایرۆسی کۆرۆنای تێدا بڵاو بوویەوە. And some of them you could see him looking kind of dejected. You could see him you could see Trump sort of in the background talking and لەسەر هەندێکیان دەبینی دڵتەنگ دەردەکەوێت. دەتوانی ترامپ ببینی لە دواوە قسە دەکات. هەروەها ئەوە پێکەنی ناویە ئەزانی کە دەربڕینەکەی فاوچی ببینین و من تەنیا هەوڵ دەدەم بۆ گرتنی هەستێکی دیاریکرا و لە ئارامگرتن و هزر و بیرکردنەوە ئامادەبوونیەتی لە پانتایی کەسایەتی ئەمریکیەکاندا لە ڕیزی پێشەوەی ئەم پەتایەدا. ئۆکامۆرا سەرنجی خستۆتە سەر پەرستارەکان. I'm living across the street from Wyckoff Heights Medical Center, which is absolutely full of COVID patients. من لەوبەری شەقامەکە دەژیم لە سنتەری پزیشکی وایکۆف هایتس کە بە تەواوەتی پڕە لە نەخۆشەکانی کۆرۆنا و لە ڕاستیدا یەکێک لە یەکەم توشبوانی کۆرۆنا لە نیویۆرک لەوێ چارەسەری وەردەگرت و بەداخەوە کۆچی دوایی کرد. ڕۆژانە لە نەخۆشخانە کارمەندانی پزیشکیم دەبینی، شارەکانیان و ئەو دۆخەنە ئارامەیانم دەبینی کە پیایدا تێدەپەڕین. ئۆکامۆرا هونەرەکەی خۆی لەگەڵ واقعی نوێدا هەموار کرد و فێری وێنەکێشانی دەمامک و دەستکێش بوو. سەرنجی تایبەتی تەرخان کردبوو و دانانی ناوی پزیشک و پەرستارەکان چونکە زۆربەی ڕوخساریان بە ئامرازەکانی خۆپاراستن داپۆشرا بوو. بەڵام ئێمە وەک خەڵک دەمانەوێت پەیوەندی لەگەڵ کەسێکدا بکەین کە هەست دەکەین کە جۆرێک لە بربەست هەیە لە نێوان تۆ ئەو کەسەدا، بەڵام چاوەکان لەو شوێنن کە ئەو پەیوەندیە دەدۆزیتەوە. جێنی ڤی تەنها کاتێک دەناسرێتەوە کە سەیری چاوەکانی بکەیت کاتێک لە کاردایە هەمیشە دەمامکی بەستووە. دوای 12 کاتژمێر کارکردن لە بنکەیەکی کوتان دەڵێت کوتانەکان هیوا بەخشن. هەستێکی زۆر خۆشە چونکە ئاماژەیە بە کۆتایی هێنان بە پەتایەک بۆ هیوایان بە زووترین کات کۆتایی پێبێت. ئەوەش خۆشە کە دەبینین خەڵک بە جۆش و خرۆشەوە بۆ کوتان دێن وەک چۆن ئێمە بە جۆش و خرۆشەوە کوتانەکە ئەنجام دەدەین. سنتەری تەندروستی لانگۆنی زانکۆی نیویۆرک ئاڵاکەی هێنایە خوارەوە بۆ ڕێزلێنان لە قوربانیانی کۆرۆنا لە مانگی پێنجدا. دوای ئەوەی ڤی لە ماوەی چەند کاتژمێرێکی درێژدا بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەجەنگا بۆی دەرکەوت زۆر سەختە ئارام ببێتەوە بەو دوو کاتژمێرەی لێخوڕینی ئۆتۆمبیل کە بەرەو ماڵەوە دەڕوات. ئەو کاتەیە کە ئۆکامۆرا چاوی پێکەوت. We were never taught in nursing school on how to handle a pandemic. ئێمە هەرگیز لە قوتابخانەی پزیشکی فێر نەبووین کە چۆن مامەڵە لەگەڵ پەتادا بکەین. بۆیە کاتێک بڵاو بوویەوە ئێمە خۆمان ترساین. هەمومان خانەوادە و مناڵی بچووک و دایک و باوکی بەتەمەنمان هەیە. و کاتێکیش پەتاکە بڵاو بوویەوە هەوڵمان دەدا بزانین چۆن ڕۆژ بە ڕۆژ مامەڵەی لەگەڵدا بکەین. ڤی دەڵێت لە کاتێکدا ڤاکسینەکانی کۆڤید ڕووناکین لە کۆتایی تونێلێکدا، بەڵام تونێلەکە زۆر درێژە. ڤی هێشتا وێنەی خۆی نەبینیوەکە ئۆکامۆرا کێشاویەتی، تەنیا وێنەیەکی لە ئینستاگرام بینیوە. کاتێک سەلامەت دەبیت بۆ ئەنجامدانی ئەمە، ئۆکامۆرا وێنەکە بە دیاری دەدات بە ڤی، هەروەک وێنەکانی دیکەی وەکو دیاری داوەتە کارمەندانی پزیشکی وەک ڕێگەیەک بۆ سوپاسکردنیان و بەبیرهێنانەوەی قوربانیانی پەتاکە.